ئیلیۆن ماسک کە سامانەکەی بە 270.4 میلیارد دلار مەزەندە دەکرێت بەخۆ عادەتە ئابوورێسن ڕاکێشەکانی ناسرا. ئەوی ماڵ نییە و لە مانگی ئازاری ئەم ساڵدا دۆخانی خۆی لە لۆس ئەنجلوس فرۆشت و لە تویتێکدا نووسی هەموو کەلوپەلەکانم دەفرۆشم و نابمە خاوەنی ماڵ. بەڵام بەهۆی ئەوەی پێویستی بە شوێنێک بوو بۆمانەوە خانوویەکی بەڕوبەری 80 مەتر بە کرێگرت. خۆشەویستەکەی لەبارەی ماسکەوە دەڵێت ئیلیۆن ماسک وەک میلیاردێرێک ناژی، هەندێک جار لەژێر هێڵی هەژاریدا دەژی. دەشڵێت تەنانەت لە کاتی کۆنبوون و تێکچوونی شوێن خەوەکەیدا ڕەتی دەکاتەوە کە شوێنخەوێکی نوێ بکرێت. جگە لەوەش ئیلیۆن ماسکی تەمەن 50 ساڵ ژیانێکی نزیکەی بێپشوو بەسەر دەبات، چونکە لە ماوەی 12 ساڵدا و لەو کاتەوەی کە کۆمپانیای سپیس ئێکسی دامەزراندووە تەنها 2 هەفتە پشووی وەرگرتووە. هەرچەندە ماسک خاوەنی 9 منداڵە، بەڵام دیار نییە حکوومەت خەرجی منداڵەکانی دابین دەکات یان خۆی. لە کاتی بەتاڵی و لە کۆتایی هەفتەدا ماسک سێرکردنی تەلەڤیزیۆنی بەتایبەت فیلمی ئەنیمی و دوکۆمنتاری پێ باشترە. دەوترێت مانگانە بۆ بەشداریکردنی لە پلاتفۆرمی نێتفلێک 8.99 دلار دەدات.